بەڵێ دیارە بەداخەوە ئەمڕۆ ئاگرێک کەوتۆتەوە لەم کۆگایە و کەسێک گیانی لەدەست داوە. ئێمە پرسە و سەرخۆشی لە کەسوکاری ئەم بەڕێزە دەکەین کە لەم حادیسەی گیانی لەدەست داوە. سوپاس بۆ بەرگری شارستانی لە کاتی خۆیداوە ئێستاش سەرقاڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکەنەوەی پێیان گوتم ئیشاڵە لەوە زیاتر تەشەنە ناکات و چەند ماوەی کورتی داهاتوو بە تەواوی کۆنتڕۆلەکرێت و بەڕاستی ئێستا وەرزی هاوینە ئەوەی کە من دەمەوێت لێرە بیڵێم خوازیارم لە هاوڵاتیان لە هەموو لایەک حەزەری تەواو وەربگرن و ئەمەش وەکو حکوومەت وەکو ئیدارە بۆ خاوێنکردنەوەی پوش و پەلاش و ئەو شوێنانە دەستمان پێ کردووە ئەوەی بکرێت دەیکەین بەڵام بەشێکی گەورەش لە بەرپرسیارەتی لەسەر شانی خەڵک خۆیەتی ئەو شوێنانە یان حتا لە شوێنەکانی تری جێڵگە و گەنم و ئەوانە دەبی حەزەری تەواو وەربگیرێ و خەڵک هاوکارمان بێ و ئێمەش ئەوەی پێویست بیت بۆ ڕێگەگرتن و خۆپارێزی لە دووبارە نەبوونەوەی حاڵەتی لەم شێوەیە ڕێکاری پێویست دەگرینە بەر جارێکی تر سوپاس بۆ ماندووبوونی بەرگری شارستانی بەڕاستی ئەگەر نەهاتبان و لە کاتی پێویست نەگەیشتمان ئاگرەکە لەوە زیاتریش تەشەنەی دەکرد چونکە دەبینن تانکەری گەورەتر لە شوێنی ڕووداوەکە هەن و کۆنتڕۆلیان کردووە و ئینشاڵڵا ئەوەیش بکرێ بەداخەوە بۆ گیان لەدەستدانی ئەو کارمەندی ئەم شوێنە کە ئەمە زۆر نیگەرانی کردن. لە سنووری مەخمور و خەراج و ئەمانە ڕۆژانە دەرهودانی خەڵک دەسوژێنرێت وەکو پارێزگای لە تەنسیقتان لەگەڵ مەخمور ئەمانە طبعاً ئەوەی کە دەستمان پێی بگاوە لەگەڵ برادرانی بەرگری شارستانی لەسەر خەت بووینەوە ئەو ئاگرە گەورەیەش کە کەوتەوە لە قەرەچووخ ئەوەی بکەویتە ژێردەسەڵاتمان و لە سنووری داعش نەبیت ئێمە هەموو جهودی خۆمان سەرفەکەین بۆ کۆنتڕۆلکردنی بەڵام بەداخەوە برادران نەزانن بەشێکی ئەو شوێنانە لە ژێردەسەڵاتی ئێمە نییە و حکوومەتی عێراقیش نییە لە ژێر داعش لەوێ بوونی هەیە بۆیە زەحمەتە لەوێ کارکردنی تیمەکانی بەرگری شارستانی